من دوێنێ بەڕاستی شوێنەوە بزانێت تازیە لە تازەیەک وماتمەوە وتم با بڕێن بۆ تازێشە من هە تازێ بینم نەیشی ناسم بەڵێن باشین بۆ تازەیە خۆ هەر کەسەیە کەیفی خۆیەتی وتم باچین بۆ تازێتیەوە تازەی دیە وتم ئەی لای زەبەقیاوتێنەوە سەریان گرتەوە بۆ غاز ئای بەڕاستی عیبە ئێمە لە وڵاتێ لەسەر بەحری غاز بین ئێستا گوێم لێ ئەمساڵ لە سەدا یەکێکڵێ پەنجاوێکیڵێ 85 غازی چەمچەماڵ زیادی کرد غازی لە 150 کۆمپانیای دانا غاز دەڵێ ڕزادی کرد بەرهەمەکەی زیادی باش زیادەکەی بەرهەمەکەیەوە بوو کە بڵی غاز لە 1000 بکرێتە 11000 ئەو بەرهەمەکەی بێ بۆ خەڵکی کوردستان یا خەڵکی چەمچەماڵ مەساڵێ من گوێم لێ دوێنێ ئەڵێ 8 ڕۆژە ئامان نییە مەسەلا باشە ئەگەر ئێمە لە وڵاتێکی وەکو سیبریا وەکو وڵاتێکی نەرویج ئەوانە بووانە بەفرباری چیمان بکردایانی بە خوامی ڕقە بووەوە لەبەرم پێم وایە ئەمانە ئاسانن بەڵام ئێمە نابێ هەموو شتەکانی ئەم وڵاتە حکوومەت دەسەوسان دانیشە و تەسلیمی کۆمپانیای بکە کۆمپانیا هەمووی پارە زیاد دەکات لەسەر میلەت